Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گراملاتان لویدیویکی ندا. لم ویدیو دا باسی درسته و دستواژه اکین درباره سرتاشخانه و سالن. باعثش دست بکەین و بێنە پێشچاوی خۆت کە لە ماڵەوەی تو ئەتەوێت بڕۆیت بۆ سەرتاشخانە. ئەڕۆیتە بەردەرگا و بە تەکسی ئەڕۆیت. وای دابنێ کە سیارەت نییە و بە تەکسی ئەڕۆیت. تەکسیەک ڕائەگریت و پێڵێیت Take me to the barber shop, hair salon near the park. Take me to the barber shop, hair salon near the park. Take me to wata bimbabo the barber shop, sartashkhanaka, barber shop wata sartashkhana, hair salon wata salon, near the park, lanziki parkaka. Ama basayaqi taksiyaka alit ka bidgeyneta سەرتاشخانەکە لە نزیکی پارکەکە یان ساڵۆنەکە لە نزیکی پارکەکە. باربەرشاپ واتە سەرتاشخانە کە بۆ پیاوە، هێر ساڵۆن واتە ساڵۆن کە بۆ ئافرەتە. لە هەمان کاتە هێر ساڵۆن بۆ پیاویش بەکارهێنرێت. مەبەستمەوەیە کە پیاویش ئەتوانێت بچێت بۆ هێر ساڵۆن. بەڵام ئافرەت ناڕوات بۆ باربەرشاپ، بەڵکو ئەڕوات بۆ هێر ساڵۆن. دواتر کە ئەگەیتە ئەوێ سەرتاشەکە باربەرەکە بە سەرتاش ئەڵێن باربەر و بە ئەو کەسەی کە لە ساڵۆن ئیشەکات پێی ئەوترێت هێر درێسەر. پێت ئەڵێت Are you here for a haircut? Are you here for a haircut? هاتوویت بۆ ئێرە یان لێرەیت بۆ سەرچاکردن یان بۆ سەرچاکردن هاتوویت؟ تۆش ئەڵێیت خۆ بۆ نانخواردن نەهاتم بەڵێ بۆ سەرچاکردن هاتم. ئەمە لێرە مەبەستەوەیە کە ئەڵێ بۆ سەرچاکردن هاتوویت. زۆربەی سەرتاش و ساڵۆنەکان خزمەتگوزاری تریان هەیە، بۆ نمونە گۆڕینی ڕەنگی قژی یان هەر خزمەتگوزاریی تر کە لە ساڵۆن و سەرتاشخانەکانە هەبێت. کە پێت ئەڵێت Are you here for a haircut؟ مەبەستەوەیە کە بۆ سەرچاکردن هاتوویت یان بۆ شتێکی تر هاتوویت یان بۆ خزمەتگوزاریی تر هاتوویت. دوای ئەوەی تر تۆ وەڵامیەیتەوە و لەوانەیە پێشت بڵێت Do you have a reservation? Do you have a reservation? Do you have a reservation? ئایا حیجزت هەیە؟ مەبەستەوەیە کە پێشتر کاتێکت حیجز کردووە بۆ ئەوی بیت و سەرت چاک بکەیت. ئەگەر تۆش حیجزت نەبێت ئەڵێی نەخێر حیجزم نییە و ئەڕۆیت یەکسەر دائانیشیت ئەگەر کەسی تری لێ نەبێت سەرت بە چاکات. وتمان ئەگەر حیجزت نەبێت ئەگەر پێشتر پێت نەوتبن کە ئەڕۆیت لەوانەیە پێت بڵێت Have a seat یان Take a seat. I will call you when I am ready. Have a seat. I'll call you when I am ready. دانیشە یان فەرموو دانیشە. Have a seat یان Take a seat واتە دانیشە. I will call you when I am ready. I will call you واتە بانگت ئەکەم when I am ready. کاتێکە ئامادە بووم یان کاتێکە حاضر بووم. مەبەستەوەیە کە لەوانەیە کەسێکی تری لابێت سەری بۆ چاک بکات، بۆیە ئەبێت ئەو تەواو بکات و اینجا سەری تۆ چاک بکات یان هەر خزمەتگوزارێکی تر بۆ بکات، بۆیە ئەبێت دانیشیت و چاوەڕوان بیت هەتاوەکو تەواو بێت. دواتر کە ئەڕۆیتە سەر کورسیەکە پێت ئەڵێ What would you like to have done today? What would you like to have done today? What would you like to have done today? ئەتەوێت چیت بۆ بکرێت ئەمڕۆ یان ئەتەوێت چیت بۆ بکەین ئەمڕۆ. مەبەست ئەوەیە کە حەز ئەکەیت بە چ شێوازێک قژت بۆ چاک بکات یان چ خزمەتگوزاریەکە پێشکەش بکەن. ئەمانەی کە باسی ئەەکەین چەند خزمەتگوزاریەکە کە ئەتوانیت پێیان بڵێت و بۆ ئەنجام بن. ئەتوانیت بڵێیت I would like to get a cut. I would like to get a cut. I would like to get a trim. ئەوە یەکەمیان I would like to get a cut واتە ئەمەوێت سەرێک چاک بکەم یان ئەمەوێت قژێک ببڕم. ئەگەر بڵێیت I would like to get a trim واتە ئەمەوێت کەمێک کورتی بکەمەوە. trim واتە کورتکردنەوەیەکی کەم، بەڵام cut واتە بڕین کە وەک دیارە بڕین زۆرترە، بەڵام trim تەنها کەمێک کورتی ئەکەنەوە. اینجا کە ئەمە ئەڵێیت لەوانەیە پرسیارە لێ بکات و بڵێت How short would you like the sides? یان هەر بەشێکی تر How short would you like the sides? واتە حەز ئەکەیت لاکانی قژت چەندێک کورت بێت.
مەبەستەوەیە کە چەندێک بۆت کورت بکاتەوە تۆش دەتوانیت بەدەست پێی بڵێیت this much ئیتر بەدەست پێی ئەڵێ کە ئەو چەندێک بێت ئەڵێ ئەوەنە this much واتە ئەوەنە کە بەدەست ئیشارەتی بۆ ئۆکەیت و پێڵێت کە چەندێک بتەوێت کورتی بکاتەوە یان ئەگەر ڕقەمێکی دیاریکراو بزانیت پێڵێت کە ڕقم ئەوەنە بەکاربهێنێت یان ئەوەنە سانتیم کورتی بکاتەوە و شتێکی لەو بابەتە یان ئەکرێت بۆ سەرچاکردن نەڕۆشت بێت یان بۆ قژبڕین نەڕۆشت بێت بەڵکو بۆ خزمەتگوزاریەکی تر ڕۆشت بێت خزمەتگوزاریەکان کە ئەتوانیت داوایان بکەیت ئەمانن بۆ نمونە ئەتوانیت بڵێیت I would like to get my hair colored, dyed, straightened, curled. I would like to get my hair colored, dyed, straightened, curled. واتە ئەمەوێت قژم I would like my hair ئەمەوێت قژم colored ڕەنگ بکەیت dyed بە هەمان شێوە واتە ڕەنگ بکەیت color بۆ ماوەیەکی کورتترە بەڵام کەوتە دای بۆ ماوەیەکی درێژترە straightened واتە خاوی بکەیتەوە بۆ نمونە کە ئەڵێیت I would like to get my hair straightened واتە ئەمەوێت قژم خاو بکەمەوە یان ئەتوانیت بڵێیت I would like to get my hair curled ئەمەوێت قژم لول بکەیت کە ئەڵێیت I would like to get my hair curled واتە قژم ئەمەوێت قژم لول بکەیت لەوانەیە قژت کێشەیەکی تیابێت و بتەوێت داوای دەرمانێک بکەیت بۆیە باسی چەند کێشەیەک ئەەکەین کە لەوانەیە ئەم کێشانەتان هەبێت و بتانێت داوای دەرمانێک بکەن بۆ ئەوەی چارەسەر بێت ئەتوانیت بڵێیت I have dandruff I have dandruff I have dandruff واتە کرێشم هەیە مەبەستەوەیە کە قژت کرێشی هەیە یان ئەڵێیت My hair is oily. My hair is oily. Yan, my hair is dry. My hair is dry. Wata, yakam danan, my hair is oily. Wata qajm chawra. Yan, my hair is dry. Wata qajm wishka. Ka atwanid amana blid bo oy ka darmaneket bate bo oy keshakat chara sar bebet. بەم شێوەیەش ڤیدۆڕۆمان کۆتایی هات ئەگەر ئێوەش هەر بابەتێکتان بەلاوە گرنگ بوو کە ڤیدۆی لەسەر بکەم لە کۆمنت ئاگادارمان بکەنەوە و منیش هەوڵێم کە ڤیدۆیان لەسەر بکەم ئەگەر سەبسکرایبی چانەڵەکەت نەکردووە سەبسکرایب بکە بۆ ئەوەی کە هەر کاتێک ڤیدۆ بڵاوەکەمەوە ئاگادار بکریتەوە و ئەگەر ڤیدۆکەت بەدڵ لایکی بکە و ئەگەر بەدڵیشت نەبوو یەک دیزلایکی بکە تاوەکو ڤیدۆی داهاتوو خواتان لەگەڵ